بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەمجارەمان لە زنجیرە باسی ڕوونتردا بە ناونیشانی بچووک و پڕبەها. زۆر شت هەیە لە وشەدا، لە حەجمدا، لە پێوانەدا بە بچووک دێتە بەرچاومان و واقعاً بچووکە، بەڵام لە ناوەڕۆکە زۆر گەورەیە، زۆر پڕبەهایە، زۆر نرخدارە. یەکێ لەو شتانە سوورەتێکی قورئانی پیرۆزە کە سوورەتی ئەلئیخلاسە. سوورەتی ئەلئیخلاس کە سوورەتی قل هو الله ئەحەدە، لە وشەدا کەمە، لە ئایەتە کەمە، بەڵام زۆر گەورەیە. خوای پەروەردگار وەکو ئەوەی کەوا پرسیاری لێ بکرێ خوا چییە، خوای پەروەردگار وەڵام دەداتەوە. قل ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە وەڵامی ئەو کەسانەدا کە دەیانەوێ خوا بناسن. سبحان الله، ئەم چەند کەلیمەیە زۆر بچووک و وردن، کەمن لە پیتە، بەڵام معناکەی زۆر گەورەیە. ناسینی ئەڵڵا خالقی ئەرز و ئاسمانەکان و بوونەوەر و دیار و نادیار لە چەند وشەیەکی کەمە، لەم چەند وشە کەمەدا، بەڵام ئەو هەموو پامانایی تێدایە. ذاتی ئەڵڵا سبحانه وتعالى پێت دەناسێنێ. قل خۆشەویستم ئەی محەممەد پێیان بڵێ ئەڵڵاه ئەحەد، خوا تاک و تەنهایە. ئەنجا بەڕێزان خوا نەیفەرموو ئەڵڵاه الواحد، واحد لەگەڵ ئەحەدا فەرقیان هەیە. ئەگەر بڵێ واحد، بڵێ لە گیرفانما یەک قەڵەم هەیە، قەڵەمێک هەیە، احتیمالی هەیە لەگەڵ قەڵەمەکەدا دەفتەرێکی بچکۆلەش مفەکەرەیەک ڕۆژمێرێکی شتێدا بێ، ئەوە واحیدە. یعنی لەگەڵ واحیدە احتیمال دەکرێت شتێکیکە هەبێ، بەڵام لەگەڵ ئەحەدا یعنی هیچ شتێکی تر نییە. بۆیە خوا لە وەسفی خۆیان نەیفەرموو ئەڵڵاه الواحد، خوا یەکێکە. ئەحەد وعنە هیچ هاوبەشێک هەڵناگرێت. ليس كمثله شيء، أحد معناه أو هیچ شتێک ناتوانێت هاوشێوەی پەروەردگار بێ، بەڵام لە واحیدا دەکرێت دوو شت وەکو یەک بن، بەڵام لە ئەحەدا ئەو معنایە هەڵناگرێت. بۆیە قورئان زۆر وردە، ئێمە دەڵێن ڕوونتر لە قورئان بگەین. الله ئەحەد، پەروەردگار تاکێکی بێوێنەیە، لە وێنەی نییە، هاوبەشی نییە، یارمەتیدەری نییە، نەزیری نییە. الله الصەمەد، پەروەردگار المستغني عن كل أحد والمحتاج إليه كل أحد. الصمد يعني بۆ خۆی بێ احتیاجە لە هەموو شتێک، بەڵام هەموو شتێک احتیاجی بەخوایە. غەیری ئەڵڵا هیچ دەسەڵاتدارێک ئەسەمەد نییە، هیچ کەسێک بێ احتیاج نییە، چونکە هەموو پلەدارێک، هەموو دەسەڵاتدارێک یان لە سەر و خۆیەوە گەورەترێک هەیە و توانای فەسڵکردن و لادان و دابردنی ئەوی هەیە، یان ئەگەر ئەو کەسە دەسەڵاتداری هەموو سەرزەویش بێ، وا بێنە بەرچاوت پاشایەکەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژاوە باکوور و باشووری سەرزەوی بە یەک ئیمزای ئەو دەڕوا بەڕێوە. ئایا ئەسەمە دەبێ احتیاجە؟ نەخێر، بۆ بێ احتیاج نییە. خۆ کەس دەسەر و دەسەڵاتی ئەوەوە نییە، کەس ناتوانێت لای بەدەست کورسی دەسەڵات. ئایا پێویستی بە هەوا نییە؟ ئایا پێویستی بە خواردن نییە؟ ئایا ئەو دەسەڵاتدارە کە ئەرزی بە هەموو بەدەستەوە بێ و جەوی ئاسمانیش تەیارەخانەکان هەموو بەدەستی ئەوە بن، تخوا دەتوانێت دەنگێ گەنم دروستکە؟ ئەتوانێت تیشکی خۆر بێنێتە سەر زەوی؟ ئەتوانێت باران دروستکە؟ نەخێر، کەواتە هەر محتاجە. بۆیە تەنها شتێک کە لە ئەرز و ئاسمان و کەون و کایناتە ئەسەمەدە ئەڵڵایە. المقصود في الرغائب والمستعان عند المصائب، پەروەردگارێک کە لە کاتی بۆ خۆشی داوای لێ دەکرێت، لە موسیبەتا پەنای پێدەگیرێ. ئەو شتانی کە خۆشین داوا دەکەی خوا پێم بەخشی، لە کاتی تنگانەشە حتا ئەوانەی مولحیدن پەنایان بەس چێ؟ بەس پەنایان ئەڵڵایە. چەندین جار خوێندومەتەوە لە فڕۆکەدا کە تایەکانی ناکرێتەوە کە خەلەلێک لەم فڕۆکەکەدا پەیدا دەبێ، هەموو ئەوانەی کە جارێک لە جاران سوزدەیان بۆ خوا نەبردووە کە تینی کۆتایی دێ، فڕۆکەوان ئینزاری کۆتاییەدا وڵە تایارەکە زەحمەتە بنیشتنەوەمان، هەمووی هاوار دەکات یا ئەڵڵا. بەس ئەڵڵایە کە ئینسان هیچ وشەیەشکەی لەبیر نامێنێ لە هەموو تەنگانەیەکە، بەس هەمووی هاوار دەکات یا ئەڵڵا. یعنی ئینسانەکان زۆر لە دوای سەیری یەکیان کردووە، باش ئێمە گاڵتەمان بەخوا دەهات، ئەوە بۆ کە ترسەکەمان بۆ هات یەک گوشەی ترمان لەبیر نەما، نە باوک، نە دایک، نە ڕۆڵە، نە کەس، هەر هەموو هاوارمان کرد یا ئەڵڵا. ئەوە فیترەتی ئینسانە.
پێت دەڵێ بەس ئەڵڵایە ئەسەمەدە بێ احتیاجە لە هەموو کەس بەڵام هەموو کەس محتاجی بە ئەوە. ئەم سوورەدا ناوی سوورەتی ئەلئیخلاسە، لەم یەلید وەلەم یولەد، لە کەس نەبووە کەسی لێ نابێ، خوای پەروەردگار کوڕی نییە، کچی نییە، ژنی نییە، نابێ هەیبێ، ئەگە هەیبێ وەکو مرۆڤ وایە، ئەگە دایک و باوکی هەبێ فەرقی چێ لەگەڵ من و تۆدا، ئەگە ئەولادی هەبێ فەرقی چێ لەگەڵ ئێمەدا، دەبێ پەروەردگار شتێک بێ لەم یەلید وەلەم یولەد ولم يكن له كفوا أحد، هاو بەشێکی نییە، وێنەیەکی نییە، شەریکێکی نییە، هیچ شتێک وەکو ئەو نییە. پەروەردگار جیاوازە لە مەخلوق، ئەو خالقە، ئێمە مەخلوقین. ئەم سوورەتە ناوی سوورەتی ئەلئیخلاسە. سوورەتی ئەلئیخلاس پێمان دەڵێ لەسەر زەویدا ئاوادانی بکەنەوە بە ئیخلاس و دڵسۆزیەوە کار بکەن. هەموو سوورەتێک لە ناوەکەیدا شتێک هەیە، بۆ نمونە سوورەتی مەریەم باسی مەریەمی تێدایە، سوورەتی کەهف باسی ئەشکەوتەکەی تێدایە، یعنی هەر سوورەتێک سەیدەکەی. دوو سوورەت هەیە لە قورئانە، یەک وشە لەو بابەتەی تێدا نیە، سوورەتی ئەلفاتیحە، وشەی فاتیحای تێدا نیە، الحەمدولله رب العالمین بخوێنە هەتا وەلا الضالین ئامین، کا سوورەتی باب ئەلفاتیحای تێدا نیە کەچی ناوی ئەلفاتیحەیە. سوورەتی قل هو الله أحد، لە قل هو الله تا ئەحد بیخوێنەوە، لەم یەلید وەلەم یولد وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحد، ئیخلاسی تێدا نیە کەچی سوورەتەکە ناوی ئیخلاسە. ئەم قورئانە پێمان دەڵێ سوورەتی ئینعیزال نییە، یعنی مسلمانی خواپەرست گۆشەگیر نییە، مسلمانی یەکتاپەرست بەخوا زەوی ئاوەدان دەکاتەوە، بەڵام دایمە چاودێری خوا بەسەر خۆیەوە دەبینێ. بۆیە ئەم سوورەتتان زۆر بیخوێنن، زۆر خۆشتان بوێ. لە بوخاری و مسلمە لە صحیحەینا هاتووە ئەبی سەعیدی خودری دەفەرمێ لەگەڵ ئەبی دەرداء دوو سەحابەی پێغەمبەرن، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەیەعجوز ئەحەدکم ئەن یەقرأ ثلث القرآن في ليلة، هەر یەکێک لە ئێوە ناتوانێت یەک لەسەر سێ قورئان لە شەوێکا بخوێنێ. سەحابەکان وت فەرمویان ئەیونا یوطیق ذلك یا رسول الله، نەوەڵی پێغەمبەری خوا چێ هەیە بتوانێت 10 جزء قورئان لە یەک شەوا بخوێنێ؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەتوانن. وتیان چۆن؟ فەرمووی الله الواحد الصمد ثلث القرآن، سوورەتی قل هو الله أحد الله الصمد یەک لەسەر سێی هەموو قورئانە. هەر کەسێ قل هو الله بخوێنێ بە ڕەوانی و ڕێک و پێچ و تێبگا وەکو وایە سێیەکی قورئانی خوێند بێ، دەی تۆ ناتوانانی لە ماوەی نیو دەقەدا سوورەتی قل هو الله أحد بخوێنی، شان مەخەوە تا دەیخوێنی. ئیمامی ترمذی لە ئەنەسی کوڕی مالیکەوە ڕیوایەت دەکات دەفەرمێ پیاوێک هەبوو لە ئەنسار پێش نوێژی مزگەوتی قوبائی دەکرد. هەموو نوێژێک کە فاتیحای دەخوێند پێش ئەوەی سوورەتێکی تر بخوێنێ ئیلا قل هو الله دەخوێن، قل هو الله أحد دەخوێن، ئەمجا سوورەتی بەقەڕەی دەخوێن، قل هو الله أحد دەخوێن، ئەمجا سوورەتی کافی دەخوێن، ئیلا قل هو اللهەکەی هەر دەخوێن. ئەوانەی کە لە دوایە بوون وەکو جەنابتان سەحابەکان عەرزیان کرد فڵان کەسی ئیمام بۆچی ئەگە قل هو الله ئەحەدەکە بەستە بەس ئەو بخوێنە، ئەگە دەزانی کەمە و بەز نییە بێوە سوورەتەکەی تر ناخوێنی، زیاد لە هەموو ئیمامی دنیا ئیلا دەچی سوورەتی قل هو اللهکە دەخوێنی، ئەمجا سوورەتی تر دەخوێنی. فەرمووی هەر ئەوەیە، ئەوەی کە پێتان خۆشە من ئاوا ئیمامەت دەکەم، پێشتان خۆش نێواز دێنم. ما ئەنا بتاریکیها، قەت ناتوانم دەست بەداری قل هو الله بم، هەموو نوێژێک دەیخوێنم و ئەمجا سوورەتیشکەتان بۆ دەخوێنم. فلما آتاهم النبي صلى الله عليه وسلم، روجت شون خدمت في صلى الله عليه وسلم ديال قباء لدروي مدينة، شون خدمت في صلى الله عليه وسلم أخبروه الخبر بابا تكان بوجرايوا. پیغمبر صلى الله عليه وسلم فرموا يا فلان ما يمنعك مما يأمر به أصحابك، فلان كسي إمام بوشي بقسي أو خلقناكي، يعني قل والله بخوانا، يعني صورة يشكب بخوانا بوشي يزال لخلق آوادكي. وتي أي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي إني أحبها والله من صورتي قل هو الله أحد زور زور خوش داوية قد ناتوانم لأن يجرك أبوه يكزر يشتركيكم. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي إن حبها أدخلك الجنة، مجدد لێبێ خۆشەویستیت بۆ قل هو الله دەتباتە بەهەشتەوە. هەر کەسێ زۆر حەزی لە خوێندنی سوورەتی قل هو الله بێ شەفاعەتی بۆ دەکا و دەباتە بەهەشتەوە. مژدە بێت لە میلەتی کوردی ئێمە لە ژن و لە پیا و گەورە و بچوو نییە ئەم سوورەتەی لەبەر نەبێ، هەرچی زمانی پژا و نوێژی کردووە قل هو الله لەبەرە، ئینشاءالله دەمانباتە بەهەشتەوە. ئیمامی ئەحمەد لە عوقبەی کوڕی عامرەوە دەفەرمێت چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فأخذت بيده، دەستی پێغەمبەری خوام کرد، فقلت يا رسول الله من نجاة هذا الأمر، أم دين بچی سرفراز دەبێ، دین و ئیمان و دنیام بەچی سەلامەت دەبێ، ئەی پێغەمبەری خوا هانام بۆیە نای پێم بڵێ بەچی دنیا و قیامەتم ئاوەدان دەبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا عقبە احرس لسانك، عقبە سێ شتت پێ دەڵێم ئاگال لە زمانت بێ، وەلیەسعکە بەیتوک،
ئیش و کار زۆر نەبێت زۆر سەر بە ماڵان و بە بازار ڕامەکە حەزت لە ماڵی خۆت بێ ماڵی خۆتت خۆش بێ ئاگال لە زمانت بێ شکرانە بژێر بە لە ماڵی خۆتە و سەر بە هەموو کلێن و خوش بن و هەر شەوەی ڕامەکە ماڵێک و کۆڵانێک ئیشی زۆر بازاریشن نەبوو دووسێیشن نەبوو هەموڕۆڕی پیاسەیەکی بازار نەکە و بە بەلاش بازار خەڵەباڵغ مەکە وەبکی عەلا خەتیئەتیکە بۆ گوناهی خۆشت زۆر بگری ئاور لە گوناهی خەڵک مەدەوە فڵان کە زوای کردە ئیشی من نییە خوا لێ خۆش بێ سەیری خۆم کە یا ڕەبی خوا من لەو گوناهە پارێزی لە گوناهەکانم خۆش بێ بۆ گوناهی خۆت بگری بە دوی عیب و عاری خەڵکان مەگەڕێ دین و ئیمان سەلامەتە سبحان الله چ نەسیحەتێکی کورت و جوانە زمانت بگرە حەزت بە ماڵی خۆت بە و بە ماڵی خۆت شکر بە و ئەوەندە سەر بەم لاولادا مەکە بۆ گوناهی خۆت بگری و بە دوی گوناهی خەڵکا ڕامەکە فڵان کەس دڵێن وا بوو با منیش خێرا بزانم لە فەیسبووکات چیان لەسەر نووسیوە ئەوە ئیشی من و تۆ نییە خوا لە خۆم خۆش بێ خۆیان منیش پارێزی لە فڵان کەسیش خۆش بێ هەر ئەمەندە دین و ئیمان سەلامەتە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوە تووشم بۆ ڕۆژێشکە فابتدأني فأخذ بيدي پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم جارە ئەو دەست پێشکەری کرد و دەستی من گرت هاجا حەدیثەکە فەرمووی من دەستی پێغەمبەری خوام گوشتی و دەستیم گرت ئەم جارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست پێشکەری گرت و دەستی منی گوشی فقال يا عقبة بن عامر فرمي أي عقبة كري عامر ألا أعلمك خير 3 سور أنزلت في التوراة والإنجيل والزبور والفرقان العظيم بيد بلهم 3 سورة هن باشترين سورة لتوراة هاتون لإنجيل هاتون للزبور هاتون لفرقان عظيم كقرآن هاتون لها مكتبة أصمان قولة كان دخوا أمس سورة باسك الدواء وتم أي بيغنبري خوا بلا جعلني الله فداك روحا بقربان أي بيغنبري خوا خيرا بينبضي بيغنبري خوا فرمي قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس أمزا فرمي يا عقبة لا تنساهن ولا تبيت ليلة حتى تقرأهن أي عقبة كري عامر من توم خوش دبي أمسي صورة لبير نكي هيد شويق مخوة حتى دان خويني مسلماناني بريس بيكن بعادت هیچ شوێک مەچنە سەر جێگای خەوتن و نەهێڵن بخەون خۆتان و ماڵ و مناڵتان تا قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس و قل هو الله سێجار دەخوێنن بڕواتان هەبێت چاوپیسی دنیا چاوی لەسەر بێت چاوکارت لێ ناکە ساحری دنیا بێوێ سحری لێ بکات سحرکارت لێ ناکە نوشتەنووسی دنیا بێوێ نوشتەی ڕەش لێ بکات کارت لێ ناکە تەکفیکە من کولی شەی بەسدا پێغەمبەر فەرمووی لەبیرت نەچێ هەر ئەم شەو بڕیار بدەن تا مردنت جارێک لە جاران ئەم 3 سوورەتە نەخوێنی نەچی لەسەر جێگای خەوتنەکەت فوب کە بەسەر خۆت و ماڵ و منداڵدا دڵنیا بە بەستە ئیتر پەنا مەبوو بۆ ئەم مەلا و بۆ ئەو شێخ و بۆ ئەو نوشتە و سیحرم لێ کراوە و جادوم لێ کراوە و ڕەش کراوەم و چاوپیس لە چاوم دەبا بەستە پێغەمبەر فەرمووی بەس ئەم سیانە لەبیر مەکە ئەمە لە هەموو کتوبی ئاسمانیدا خوای گەورە نازڵی کردوون لە فورقانی عەظیما کە قورئانە هاتوۆتە خوارەوە بۆیە ئەم قورئانە بۆ دەڵێن قل هو الله أحد سێ بەشی قورئانە بۆ وا دەڵێن قورئان 3 بەشە بەڕێزان بەشێکی چییە کێ زانێ بەشێکی چییە بەڵێ تەوحیدە بەڵێ ئەحکامە باسی حکمە باسی ئەحکامە بەشی یەکەمی ئەحکامە حکمەکان باسی دزیە باسی زینایە باسی بوختانە باسی میراتە باسی نیکاحە باسی تەلاقە ئەمانە حکمن دووەم بەشی قورئان وعد و وعیدە وعد واتە بەڵێنی پەروەردگار بە بەهەشت ئەو هەموو ئاەتە باسی بەهەشتمان بۆ دەکات پاداشتی چاکە وعید واتە باسی جەهەنەم سزای کردەوە خراپەکان بەشی سێیەمی قورئان تەوحیدەوە کۆ برایە فەرمووی تەوحیدە باسی ئەسما و صفاتی پەروەردگارە قل هو الله أحد ئەو بەشە سێیەمەیە کە تەوحیدە یەکتاپەرستی پەروەردگار و ئەسما و صفاتی پەروەردگار باز دەکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیح مسلمە وكل صحيح مسلم لا قتادة والرواية دكا فرموي إن الله جزأ القرآن 3 أجزاء فجعل قل هو الله أحد جزءا من أجزاء القرآن خوا گەورە قورئانی کردو بە 3 بەشەوە قل هو الله أحد کردو بە یەک لەسەر 3 ئەو بەشانە بەشی تەوحیدەکە لە قل هو الله أحد کۆبەتەوە کەواتە کە تۆ قل هو الله أحد بەڕێک و ڕەوانی و جوانی تێگەیشتی بەڕێزان ئەوە بە کەلیمە زۆر کەم بوو ئێمە کوتمان بچووک و گرانبەها ها سبحان الله چەند کەلیمەکانی بچووکن بەڵام چەند گەورەیە یەک لەسەر 3 قورئانە بەستە بۆ هەموو شتێک پەنای بۆ بەرە لەو شتانەی بچووکن بەڵام پڕ بەهایان دەبێ ئاگامان لێیان بێ میلیمێک 1 میلیم دەڵی بچیان سانتیمێک چەند بەچووکی دەکەیتەوە بێتە میلیم 1 میلیم لە نەشتەرگەریدا لە عەمەلیاتە ژیان 1 ئینسان دەپارێز یان دەیخاتە خەتەرەوە 1 دەمارێک ببڕدرێ لە عەمەلیاتە بە هەڵا ژیانی مرۆڤ کۆتایی پێدێ هەتا بەدبەخت دەبێ 1 میلیم دەڵی ئەو میلیمە چییە بەڵام لە نەشتەرگەری دکتۆرا میلیم یەک جار زۆرە
لە لێدانی لێزەر لە چاوە میلیمێک غەڵەتێک بکە بزانە ئەو ئینسانە چی لێ دێ میلیمێک زۆرە 1 سامتین دەڵی سامتین یەک چییە بەڵام وەرە دیوارێک شوقەیەک 50-30 قاتە وەرە 1 سامتین لە قاتێکا خوار بێ حتا دەچێتە سەرەوە 7 سامتین 25 سامتین خوار بێ وەکو برجی هێڵی لێ دێ لار دەبێتەوە تەماشاکە خەتەرێکی گەورەیە دەڵی 1 سامتین چییە 1 سامتین یەکجار زۆرە لە بیناسازیدا ئەبێ حیسای بۆ بکرێ 1 خولەک زۆر کەمە بەڵام پڕبەهایە ئەزانی 1 خولەک وەرەکەی حیسابی بۆ بکە لە شوێنەکە دانیشە قسەمە کە دەنگەدەنگ نەبێ بە تەنیا سەیری سعاتەکەت کە 1 دقە زۆر بە زەحمەت دەڕوە چێ ئەزانێت لە شوێدا نرخی 1 دقە دەزانی زۆر بە زەحمەت دەڕوە لە ترافیک لاییدا زۆر ڕاستە 6 شرکەت بۆ دیاری دەکەن 1 دقەیە باوکم ئەم ترافیکە تەواو نابێ وەڵا 2 ترافیکەشم لە پێشە یعنی 2 دقەی تر 2 ترافیکە دەژمێری چەند بە زەحمەت تەواو دەبێت چاولێ 1 دقە بە حیسابی تۆ زۆر کەمە بەڵام گرانبەهایە نەخۆشی وایە 1 دقە زووتر بگاتە خەستەخانە لەوانەیە جەڵدەکە نەیکوژێ 1 دقە بۆیە ها ئیسعاف نابێ بە هیچ شێوەیەک بەردەمی بگری ئاگر کوژێنەوە 1 دقەی تر زووتر بگات لەواز ژیانی ئینسانێک نەکەوێتە مەترسیەوە لە 1 دقەیە ڕزگاری دەبێت ئەو هەموو دقەمان دەڕوە بەڵام ئەو دقەیە زۆر بە نرخە 1 چاکە بەکەم مەزانە لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق هەر ڕوویەکی خۆش جاری وایە لەوانەیە 1 مەرحەبایی جوانی کەسێکت کردبێ خوا بە ئەوە لێت خۆش بێ ئەو چاکەیە بەکەم مەزانە بەجا ئەوە چییە اتقوا النار ولو بالشق تمرة لە تەخورمایە ئەم هەموو لە تەخورمایە فڕێ دێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە چاکەدا مەڵێکەمە ڕاستەکەمە بەڵام لە تەرازووی خێرا فریاد دەکەوێت لە ئاگر دەتپارێزێ با لە تەخورمایەکیش بێ جاری وایە بەڕێزت پاکەتێک خورما داناوە لە مزگەوتا خەڵک بەربانگی لەسەر دەکاتەوە کاتێک لە نرخ ئاسەیەکی دەڵێ بای 2000 ئەو هەموو 2000 دەڕوە بەڵام نا ئەمە دەزانی چەند لە تەخورمایە 100 لە تەخورمای زیاتر تێدا دەی پێغەمبەر فەرمووی 1 لە تەخورماش بەکەم مەزانە مەڵێکەمە کەم ئەوەیە کە هیچ خێر نەکەی 250 خێر لە هیچ پرۆژەیەکە بە 250 دیناریش بە بەشداری بکە ئەڵێی کەمە بەڵام لای خوا زۆرە بچووکە بەڵام گرانبەهایە ئەگەر بەنێتێکی خاوێنەوە بیکەی گاڵتە بە کەس مەکە قەت بە حیاتت ها زەردەخەنەیەکی لاقرتێ باسی کەسێک دەکرێ یان سەیری دەکەی زەردەخەنەیەکی بۆ دەکەی ئەو پێکەنی نەگاڵتە ئامێزە زۆر خراپە بۆ 1 جاریش مەیکە ڕاستە بچووکە بەڵام دڵنیا بە لەوە چێژیانت بشێوێنێ قەت بە چاوی سوکسەیی کەس مەکە قەت بە خەڵک خۆشحاڵ مەبە و زەردەخەنەیەک نێتی ئەحلا خوا بەزای فڵانکە ئەو زەردەخەنە و لاقرتەیە ڕۆژە پێتەوادا کابرایەکەیە دکتۆری ئەندازیار یعنی لە ئەندازیاریە دکتۆری هەیە فازڵ سولەیمان دەڵێت لە تەمەنی 14 ساڵیدا لە یانەیەک وەرزشم دەکرد تیپەکەمان یانەکەمان چوو بۆ شارێکی تر لە ڕێگادا گاڵتەمان بە کچە یارزانێکی ڕەفیقمان دەکرد دەموچاوی هەمووی زیبکەوە بوو تەمەنی 14 بۆ 15 ساڵ هەموو کەس ئەو عازە بە شتانە دەردەکا ئەو کچە هەر دەموچاوی زۆر وێران بوو ئەندامی یانەکەمان بوو وەرزشکار بوو ئەڵێ هەموو هەرزەکار بووین زۆر گاڵتە پێکە بە تایبەتی من زۆر سەرم کرد لە سەری و یاریمان پێکرد و پێی تەریق بووەوە وەڵڵی خوای پەروەردگار تۆڵەی لێکردمەوە 35 ساڵ جیرۆدەی زیبکە بووم لە کاتێکا باوکشم پزیشک بوو لە ماڵەوە باوکی خۆم دکتۆر بوو 35 ساڵ من زیبکە لە دموچاوم نەبڕا زۆر گەڕام بەدوی ئەو کشەدا ڕۆژێک گەرنی خۆمی پێ ئازاکەم و ڕزگارم بێ بەڵام بەداخەوە نەمدۆزیەوە نەمزانی کەوتە چلایەک بۆیە جاروێ گاڵتە پێکردنێک لە خۆت دەوەستێتەوە گاڵتە بە منداڵی خەڵک دەکەی منداڵەکانی خۆت ناساڵح دەبن گاڵتە بە کەسابەتی خەڵک دەکەی کەسابەتی خۆت بێبەرەکەت دەبێت هیچ کات بە چاوی سووک و گاڵتە ئامێزەوە ئەگەر 1 جاریش بێ دەڵێی کەمە بەڵام نا زۆرە گرانبەهایە چونکە ئازاردان و شکاندنی دڵی مرۆڤێکە 1 گوشە بەکەم مەزانە جاری وایە ناکۆچیەکان بە 1 گوشە کۆتایی پێدە کەسێک لێت تۆڕەیە کە لە بەردەمی بەڕوویەکی خۆشە بڵێت داوای لێبوردن دەکەم ببوورە بەو ببوورەیە لە جاتی تۆ پێی هەڵشاخیەوەی جاچی بووە لە زیاتیەوەی جا بڵێت جاچی بۆ بڵێ ببوورە ژنومێدێک شەڕیان دەبێت لە جاتی وڵێت بۆچی تۆڕە بووی بوا دەکەێت دەی باشە ڕاست دەکەی ببوورە لێم داوای لێبوردن لێ دەکەم وشەکە بچووکە بەڵام کێشەیەکی گەورە دەکوژێنێتەوە 1 زەردەخەنەی نوێ دەتوانێت هاوڕێیەکی نوێت بۆ دروستکە 1 سەیەکردن دەتوانێت هاوڕێیەتی پارێزێ تەنها کەسێک دەتوانێت هەموو ژیانت بگۆڕێ دڵی 1 کەس چە ڕەفاقەت 1 کەسی وا هەیە لە ناوت دەبا 1 کەسی وا هەیە بەرەو چاکە ئاڕاستت دەکات ڕەنگە خەوێک دڵی خەون هەر هیچ نییە بەڵام خەوێک جاری وایە ڕاستەی ژیانت دەگۆڕێ لە خەوێکە زۆر کەس ئاڕاستەی ژیانیان لە پیشەیەکەوە پیشەیەکە گۆڕاوە بەسەراتی عەرزی جەنابتان دەکەم کە دکتۆر مصطفی زەڵمی ڕەحمەتی باسی دەکات دەڵێ ساڵی 1947 بوو لە سەرسیان بووم لە گوندێکە مەنتیقەی مەرگە لای ڕانیەوە ئیمامی مزگەوت بووم و تاربێژی مزگەوت بووم
ساڵی 1940 مدیری مەعارف واتە بەڕێوەبەری پەروەردەی ئێستا لە سلێمانیەوە چوو بۆ خەڵازێ کە هاتەوە لایدای ماڵی ئسماعیل ئاغا ئاغای دەیەکە بوو دیواخانی ئاغا ڕێک بە مزگەوتەکەەوە بوو شەو لە نوێژی عیشا کە چوومە مزگەوت وتیان بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی هاتووە میوانی ماڵی ئاغایە ئەگە حەز دەکەیت چاوت پێ بکەوێت چووم بۆ ماڵیان کە چووم پیاوێکی بەڕێز و خوێندەوار بوو وتی مامۆستاتوان پرسیارێکت لێ بکەم وتم بۆ نا وتی پرسیارێکی لێ دەکەم بزان معناکەی ئەزانی وتی ڕەئەیت الله في سورة البقرة ئەگە ئەم بەظاهیر سەیرێکی کوفرە ئەڵێ منیش بەبێ ئەوەی بوەستم وتم قوربان یعنی خوای پەروەردگار ئەوەندە گەورە و عەزیمە کاتێ سەیری خوام کرد بەو هەموو گەورەیە سەیری خۆم کرد بەم هەموو نەزانی و بچووچیە خۆم وەکو مانگایە کاتە بەرچاو وتی چۆن زانیت معناکەی وتم في سورة البقرة حالا لفعل فاعل كان نقل فعل مفعول به كان وتي والله زور قصەکەت زۆر جوان بوو تۆ کە مەلایەکی ئاوازانەی لەم شوێرکە بۆ دانیشتووی تۆ ئەوەندە زانای لە زۆر کەسم پرسیوە هەر نەیتوانی و معنای بکە وتم والله من مەلام و لەم ڕۆژەشدا لەم دێ و لەم ئاغای ئەم دێم باشتر دەست ناکەوێ ژیانێک بۆ خۆم بەسەر بەرم وتی بۆ ناچی بۆ بەغا عەلی کەمال هەیە لەوێ کووردە یارمەتی تەلەبەی زیرەک دەدا دەیانێرێ بۆ میسر هەندێک سێچوار سوی قورئان و ئەلفێ بنی مالیک لەبەر کە دەچی لە میسر دەخوێنی ئەو پیاو لەسەر حسابی خۆی تەلەبە زیرەکە کوردەکان دەنێرێ بۆ میسر بۆ جامیعەی ئەسەر وتم ئەگەر لە ئەسەر تەواوم کرد دەبم بەچی وتی یان دەبی بە مامۆستای جامیعە یان دەبی بە قازی وتم وەڵای قازیەتیم زۆر پێخۆشە ببم بە قازیێکی دادپەروەر و حکمی عەدالەت تەطبیق بکەم من هەم مەلاشم و بژبم بە قازی زۆرم پێخۆشە دەستم کرد بە کاروباری قورئان لەبەرکردنەوەوانە بەڵام شەوێک خەونێک ژیانی گۆڕیم هاوڵی خەوێک جاریوە ژیانت دەگۆڕێ ئاڕاستت دەگۆڕێ لە خەوما جووتێک پێڵاوی قوڕم لە پێدا بوو بە پەتێکی ڕەش لە خەوەکەما پێڵاوە قوڕەکان بە قاچمەوە بەسترا بوونەوە بە بەردەم ژووری قازی سلێمانیدا ڕۆیشتم ژووری قازی لە بینای سەرادا بوو پەنجەرەکەی ڕووی دەکردە گۆڕەپانی سەرا بینیم لولەیەک لە ژێر پەنجەرەی ژوورەکەی قازیدا ئاوێکی ڕەشی بۆگەنی لێ دەهاتە دەرەوە بەسەر سوڵمانەوە پرسییم ئەم ئاوە بۆگەنە چییە وتیان ئەوە ڕزقی قازیە ئەوە ڕزقی قازیە ئاوە بە بۆگەنی لێتە دەرەوە چونکە حکم بە عەدالەت ناکا ئەڵێ بەیانی کە خەبەر بوومەوە پەشیمان بوومەوە وتم خوایە گیان بمپارێزی لە قازیەتی شەبێ ناچم بۆ بەغاو ناچم بۆ میسر ژیانم واز لێیەنا لەوێ پەشیمان بوومەوە ئەو خەونە ئاڕاستی منی گۆڕی دوای نەدەبووم بە مامۆستای زانکۆ دوای چەند ساڵ نەدەچوومە کۆلێجی قانون لەسەر قسەی ئەو مامۆستا بەڕێز ئەو مدیری تەربیە دەچوومە بەغاو دەچوومە میسر بەڵام ئەو خەونە ژیانی گۆڕیم وام دەزانی ئەوە لەلایەن خواوە ئیلهامێکە و بە تایبەت پێم کوتراوە نەوەک ببمە قازێکی ناعادل و ڕزقەکەم وەکو ئەوە بۆگەن و پیس بێ کۆتا و شەمان ئەڤین و خۆشەویستی جاری وایە بەگنیگای بینی دوو کوڕ و کچ دەست پێ دەکا شاعری لاو ئەمە گەنجەکان ڕمێ زۆریان پێخۆش بێ شاعری لاو مامۆستا هێمن خورشید لە دیوانی شوشەدا لە لاپەڕ 234 دەڵێ ڕەنگە زۆر جار تیلە چاوێ دڵی لاوێ بخاتە نێو تۆڕی داوێ نیگایەکی تەلیسماوی ئاگر بەرداد لە هەناوێ ڕەنگە زۆر جار پێکەنینێ سەرەتا بێت بۆ ئەوینێ یان خەندەیەکی ئاسایی سنوور دیاری کات بۆ ژینێ بە ئومێدی بەختەوەری هەموو لایەک و خۆی پەروەردگار لەو شتانەی کە بچووکن بەڵام گرانبەهان پێمان ببەخشێ وەشتە بە نرخەکان بە بێنرخ تەماشا نەکەین وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين